هاوڵاتیانی سنووری ئیدارەی سۆران ناڕازین لەوەی حکوومەت تەنها بەرمیلێک نەوتیان پێدەدات. ئەوان دەڵێن ئەمە نەوتپێدان نییە، بەڵکو فرۆشتنی نەوتە پێیان و ئەوەی بەرامبەریان دەکرێت نادادپەروەریە. ناکرێت زستانێکی سارد و سەخت بە یەک بەرمیل نەوت بەرنەسەر. دیاریکردنی یەک بەرمیل بۆ ئەو دەڤەرە بەڕاستی کەمە، ئێمە بە هیچ شێوەیەک پێی رازی نین، چکە لەبەرەوەی هیچ حاجاتی ئێمە جێبەجێ ناکات. بەڵێ پلەکانی گەرما لێرە زۆردا ئەبەزی، لێرە منتیقەی سۆران تقریبن بە پاییز و بەهاری زۆر کەمە، زۆری زستانە. ئێرە دەبەرەکی ساردە پێویستی بە یەک بەرمیل زیاتر هەیە لە نەوت. بەس بە یەک بەرمیل ئەکری ئەو بەرمیلە با 20 ڕۆژی با 25 ڕۆژی ئەکە دیکە دەیبێت 285,000 بە 270,000 بکڕی. بەڕاستی ئەوە زۆر گرانە، ینی خەڵک بێ و بێ ئیشێ و بێ کاسبیانی نەفت، ینی زۆر گرانە بەڕاستی. بەهۆی هەڵکەوتەی جوگرافی سنووری ئیدارەی سۆران زستانێکی سەختیان هەیە و بەرمیل نەوتەکەی حکوومەت تەنها بەشی 15 تا 20 ڕۆژیان دەکات. ئەمما سەرڕای ئەوەی قەیرانی کەمی غازیش هەیە کە بەشێک لە هاوڵاتیان بۆ گەرمکردنەوە بەکاری دێنن. جگە لەمەش کە وەرزی زستان دێت، کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانیش کەم دەبێتەوە. هەموو ئەمانەوا دەکەن هاوڵاتیان زستانێکی سەخت بەڕێ بکەن. لە ڕاستیدا سنووری ئیدارە سەربەخۆی سۆران بە گوند و قەزا و ناحیەکانیەوە لە وەرزی زستاندا پلەکانی سەرما زۆر دابەزێت. بۆیە ئەم بڕەنەوتەی حکوومەت دەیەوێت بەشی بکات لەو سنوورەکە بڕی 200 لیترا. لە ڕاستیدا زۆر کەمە، هاوڵاتیان پێویستی بە زیاتری نەوت هەیە. ئەمە جگە لەوەی کە سەرباری گرانی نرخەکەی و نرخی غازش بەرز بۆتەوە کە هەندێک خەڵک دەیەوێت لە زستاندا غاز بەکاربێنێ و هەروە وەرە کارەبا کەمە بێتەوە. تەنانەت سنووری داربڕینیش بەو شێوەیە نییە. بۆ ئێمە داواکەین ئەوە ڕازیش نین بۆ بەشەنەوتەی بەشمان ناکات. پێویستمان بە 200 لیتری دیکە زیاتر هەیە. پێویستە لەسەر حکوومەت ئەوەیە مەسەلەن زیاتر لە 5 بەرمیل 6 بەرمیل، مەسەلەن ئەو ماڵێکی قەرەباڕغی زیاتر 5 بەرمیل 6 بەرمیلی پێویستە. یعنی حکوومەت پیلانی نییە، بەس حکوومەت پیلانی ئەوەی هەیە کە مەسەلەن نەوت هاوردەی دەرەوە بکە، مەسەن لە وڵاتان غاز بە هەمان شێوە، بەس بەداخەوە لە هاوڵاتەکان هیچ باش پێنینە. پۆڕەخکاری و دوو ئیدارەیی و پێشخستنی بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی وای کردووە ئاور لە هاوڵاتیان نەدرێتەوە و حزبە حکومڕانەکان بە ئارەزووی خۆیان حکمی وڵات بکەن. هەرچی سامانی سەرزەوی و ژێرزەوی هەیە لە خزمەتی خۆیان بەکاری بێن و باچیشیان بە هاوڵاتیان نییە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.